یەکێکی تر لە هۆکارەکان ئیهمالکردنی لەلایەن کەسانی دەور و پشتیەوەیەتی کە ئەوش خەتەرە، چونکە کاتێک من ببینم براکەمان کەسێکمان خوشکێکمان ساردوەتەوە لە دینەکە وردەوەردە شلگیر بووە، پێویستە هیمەتێکی تری بدەینەوە بەر و نێڵین وەرە بەردا و نێڵین سست ببێ، پێویستە دیندارە سەرڕاستەکانی دەوروبەری زوو بێن بەلایەوە هەوڵی لەگەڵا بدەن، نەک ئیهمالی بکەن و لێی نەپرسنەوە، چونکە وەلکردنی ئەوەندەی تر ئەکەوێتە دەوروبەر و کەشێکی نادینیەوە شلگیریەکەی زیاتر توند و تۆڵە بێتەوە ئەو کاتە بەرەو سستی و لێچوونەوە ئەڕوە. ئەمە حیکمەتی هاندانی ئیسلامە لەسەر کۆمەڵکاری و دیدار و چاوپێکەوتن و ئاگا لە یەکتربوون و چاودێری یەکتری کردن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صحیحی مسلمە ئەفەرمێ: من أصبح منكم اليوم صائما قال أبو بكر رضي الله عنه أنا. قال فمن تبع منكم اليوم جنازة قال أبو بكر رضي الله عنه أنا. أبو هريرة خوالي رازي بجرته. قال فمن أطعم منكم اليوم مسكينا قال أبو بكر رضي الله عنه أنا. قال فمن عاد منكم اليوم مريضا قال أبو بكر رضي الله عنه أنا. فقال رسول الله صلى الله عليه وسلم ما اجتمعنا في امرئ إلا دخل الجنة. أبو هريرة جرته وخوالي رازي أفرمه بيغمر إخوة عليه الصلاة والسلام برسياري كرتشيل إيوة أمر الرجوي قرتوه سيدنا أبو بكر خوالي رازي فرمي قربان من فرمي أدي چتان أمر لقل جنازة كار روشتو بسر قورستان. أبو بكر خوالي رازي فرمي قربان من برسي أدي چتان أمر خوراچي داو بهجارك. أبو بكر خوالي رازي فرمي من پیغمبر علیه الصلاة والسلام فرمی ادی چتان امر سردانی نخوشی چی کردووە؟ سیدنا ابو بکر خوالی رازی بە دیسان فرمی قربان من. پیغمبری خوا علیه الصلاة والسلام فرمی هر کەسێک ئەمانەی ئەنجام دابێ حتمما نەچێتە بەهەشت. یعنی تۆ ئەم حاڵەتانەی کە لە دەوروبەرت ئەیبینی، تۆ کە ئەبی بە چالاکوانێکی ئەم دینە و دیندارێتێکە نەسیحەتی خەڵکی ترەکەی و ئاگال لێبوو یەکێ شلگیرکەوت لە براکانت لە خوشکەکانت زوو بیگەرە ئەم نەسیحەتانەی بکە، سەردانی نەخۆشەکەی تۆ یارمەتی دەریەبی، نەسیحەتی خێریەکەی.